هاوڵاتیانی بەڕێز کەس و کاری سەربەرزی شەهیدان پێشمەرگە قارەمانەکان ڕێکخراوە پیشەی و دیموکراتیەکان سڵاوی ڕاپەڕین لە 5 ئازاری ساڵی 1991دا ئاسۆی بڵندی کورتپڕشنگیدا زاڵەی سەرکەوتن و مژدەی قۆناغێکی نوێ لە شاری ڕانیە و دەوروبەری گەیشتە دەنگی گەلی کوردستان بە مەشخەڵانی شۆڕشی نوێ ئەمجارە هێزی پێشمەرگە لە شاخۆ باوەشی گەرمی بە دەواازەی ڕاپەڕیندا کرد و سەرچۆپی زەماوەندی بەعسقران بەدەست یەکێتیەکانەوە جۆش و خرۆشی گەیاندە شار بە شار و تەوقی دیلێتی پچڕاند ڕاپەڕین زادەی هەلومەرجێکی بابەتی بوو ئەوەش زیاتر لە ئاکامی جەنگی 8 ساڵی عێراق ئێران و ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتیەکانی پەیوەندیدار بە خۆڕەڵاتی ناوەڕاست کە جەنابی مام جەلال پێشبینی کردبوو هەر لەژێر تیشک و ڕۆشنای ئەو زەمینە لەبارەدا یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەبەستی خۆئامادەکردن بۆ ڕاپەڕینی سەرتاسەری لەگەڵ هەموو لایەنەکانی بەرەی کوردستانی ڕۆڵی پێشەنگی گێڕا بەڵام حەماسەتی جەماوەری لەستەمیاخی و خەڵکی قارەمانی ڕانیە بەر لە وادەی دیاریکرا و بورکانی ڕقی بەڕووی داگیرکەراندا تەقاندەوە دوای بانگەوازێک لە مزگەوتی گەورە یەکەم دەستڕێژ و کوشتنی تاقمێک لە ڕەفیق حیزبەکان لەلایەن عەلی نەبی سمبولی ڕاپەڕین و هەڤاڵەکانی هاوکات شانە چەکدارەکانی بروسک دام و دەستگاکانی ڕژێمیان هەژاند و گوتیان ئیتر بەسە کۆیلایەتی و سەردانەواندن بۆ ڕژێمێک ئەنفالی کردین کیمیابارانی کردین دەستی خستە بینەقاقای گوند و دێهاتەکانمان و زیندانەکانی پڕکردن لە ژن و منداڵی بێدیفاع و پەتی سێدارەش بۆ گردنی لاوەکانمان خوشک و برایانی بەڕێز لە کاتێکدا یادی 29 ساڵی ڕاپەڕینی 5 ئازاری ساڵی 1991 دەکەینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەستانەوەدایە کۆنگرەی چوارەم یەکێتی ناو یەکێتی دەپارێزێت و سیستەمی هاوسەرۆکی گونجاو لەگەڵم قۆناغا سیارەدا هیوای ئایندەیەکی گەشی لەسەر هەڵسندراوە کۆنگرا وەڵامێکی کەمەرشکێن بوو بۆ ئەوانەی گرەویان لەسەر کۆتایی هاتنی یەکێتی دەکرد و پێیان وابوو دوای جەنابی مام جەلال شوێنگرەوەیەک نابێ چرای تەمەنیە و حیزبە کە ڕووبارێک خوێنی لە پێناو دەستکەوتە بەدیهاتوەکاندا بەخشیوە تا هەتایە دەکوژێتەوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە قەیرانەکانی پۆڕداون کۆسپە گەورەکانی بەردەمی هەڵگرتوون سەلماندوویەتی کە سەفین لە بندێ و یەکێتی لە بن نایە شایانی بیرهێنانەوەیە چەند ساڵی ڕابردوو لە سەنگەرەکانی پێشەوەدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە جەنگی دژ بە تاریکپەرستانی داعش سەرکەوتوانە بەرگری لە خاکی کوردستان کردووە بەردەوامیش دەبین لەسەر شاڕێگەی تێکۆشان و ئەو نەخشە ڕۆشنەی کە جەنابی مام جەلال کێشاوێتی دڵنیاتان دەکەینەوە کە خۆمان لە بەرپرسیارەتی ناتزینەوە لە ئایندەدا بە گوێرەی دەسەڵات و توانامان هەموو هەوڵێک بەگەڕ دەخەین لە پێناو خۆشگوزەرانی تاک بە تاکی هاوڵاتیان و هێزی پێشمەرگە و کەسوکاری شەهیدان و سەرجەم چین و توێژەکانیش لە کۆتاییدا سەری ڕێز بۆ کەسوکاری شەهیدانی 5 ئازار و هەموو شەهیدانی کوردستان دادەنەوێنین بەرز و پیرۆز بێت ئەو یادە مەزنە مەڵبەندی 24 ڕێکخستنی ڕاپەڕین